خب وەختان و خێر متعسفانە کانەکشنەکەی من جاری پێشوو خراپ بوو. کردم بە وایفایش لە دیوایسێکی ترە و هەر زەعیف بوو و تونتون لایڤەکە ئەبێسیە و ئەیوت کە کانەکشنە ئینتەرنێت زەعیفە. ئومیدوارم ئەم جارە نەوێت و من لە نیوەیە مقدمەیەکا کە منزورم هەسلەی و ئەویش گۆرانیەکە دەست پێ یەکەم و سەر لە نوێ. خب وەختان و خێر ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەتون. لە سەروبەندە گۆڕانکاریە بنیادینێکا کە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا تێتە یارمەتیە دەوڵەتە کۆرپۆرێتی ئێرانی تا دەمامەکی بگۆڕێت و بیوات بەرەو دەوڵەتە ئەبەدی
يعني أبدي كردن إلهياتي كردن خداوندگاري كردن مؤسساتي بسر سرزمين إيمة لجيرنا والدولة إيرانيا تا إتر لجير حيج تهديد وقشاركي لنا وچونا نبيت على رقم الدابلوساندنو نابود كردنو كاول كردنو هاورد كردنه جمعية قلنا متعلقة بأم سرزمين تيسيسة صالة گزشته امرو وارد آخرين مرحلة دارشتنوي أون وبرو قوران كاري أشن سرتا بو خاطري أوي موازع مشخص كين ولم برهية تاريخية لم جريان يكجار مهمة قوران كارية إيمي كرد أجر بو ماويدو 100 صال لدى صلاة تمدن خومان ورده دورو كرياينو بتوانين لسرو بنديكا نقش خومان بدروستي بازي بكين بامن ببچن نمونه دست بكم وبعد ورود بكم ناو داستانك بزانن لناو ام عرفانة إسلامية عرفاء كساني وكو مولانا كساني وكو ابن عربي أحيانا معتقدنين كخداوند تماما إنسان كان حساو كتابيان ليكا يا أنوات برداد قاها خوي بلكمان معتقد أن إنسان بتوزي جان والروح لدايكوي هر چیزیاتر تيجيش تكتلوي داراي نفس ناطقه بيت خداوند سؤال لنفس الناطقه أكا لإنسانك كدر خور غريزة وخشم وشهوة خوي قرار قري وأصولا داراي نفس ناطقه نية خواحيج حشري كيناكا وحيد سؤال جوابي كيليناكا مثال من لما تشيبو مثال من بو أوانبو كل حوزية دا صلاة قورا قريكيانا كاركن يا خويا لو حوزة أبينن يا وابي ناسيان أكن وكو كساني كتحت ناو أحزاب منتسب وأندامان ورحبران وهالصوراوان أحزاب منتسب بكرد هالصو كوتكن وكو كساني كخوب عنوانه دراويش تكانه نزمة جديدة كوملغاية مدنية دنياي امروجين بيناسا أكن بعنوانه هالصوراوانك كدراويشتي جيان شاري سردمة روجگاران امرون كحاكمية شرعية والروايات لخلق أقري وخلق سوجية حكومته هل لم نقاها السطحية بو ديمقراسي لبيك وجيان كمترحية كان ولا ساختار تحزب بارلمانيا أحيانا خير بركة تحزب أمسا وحبون أحزاب جورا وجور وابي ناس أكري كأحزاب جورا وجور للشر ودسقرتنا رياسة مؤسسات دولتيا أكون برملا كردن الدمو تشاو الشاراوي يكتري لبرجوندي خلق نية بلكو لبرجوندي تاكا كسي تاقمي جروبي ودستية وحبونة أحزاب جور أو جور أم دمامك لا أدا أقر أم الدروش ميكا بشيوية سطحي أحزاب منتسبة بكرد لقوستنوية أزمون الدنيا غربة بشيوية ناشي كارانة بحمو دسو صلوكا كان دولة إيرانيش خريكا تبليغي بوكن أو جار حضور آخيز كردوار سربخو رولا خلق كردوار حبون خير وبركت بو للادان الدمامك لسر چهرقل الشاراوية تشت أم دمامك وأمام مشيايا استقبالي لي بكريا وألبت إيما متمئنين كخلق إيما استقبالي لي كخلق لحوزة ولبازنية راي قشتي وأفكار عمومية حتما بيواني سمو من كردني أبيت وحتما مقايسة أكا البته نيارانو دروس كراوانة دس حاكمية لبروي كرستكانة دسيان فرترة بول إمكانات جمعيات تلفزيون ميديا كانكشن قلة منطقية فراوان والا بردسيانا تبيعة تنيار ريقي كبويان ماقصو أمسك جوريك دنگ آخيز كردوار السربخو كب بكنو وإيزولي بكنو وبدروس كردنا يكسري آداب التقليدية كمعلومني لك شوي دليتيرن سعيا لخف كردنا أم هنقاوة وبيش روانة
ئەم هەنگاوە کە ناشی لە گەورەبوون و لە بلوغ سیاسی کۆمەلگای کوردەواریە خەفەی بکەن بە یارمەتیە دەوڵەتە ئێران. ومن ئیسەتێمە سەرە ئەمانە و تەکتەکە ئەمانە بەحسەکە. پێشووتر گویا ئەمشەو مساحبەیە پەخشەکرێتەوە لە مەلا بەختیار. کەسێک ئەمەی بۆ من هەنار و تیزرێکی لە مەلا بەختیاردا ناگە ئەوەی کە ئەمشەو قەرارە سەعاتە 10 شەو بڵاو بێتەوە. من سەرەتا هەر ئەم تیزرە بڵاو ئەەکەم و لەگرا ورود ئەەکەم بە وەزعیەتە حساسێک وای نەناویە و بۆ ئیشێ بە شێوەی ڕادیکاڵ تەمامە ئەمانەی کە ئیدعای سەربوون ئەکەن بکوترێن، کۆبوونەوە و جەمیان بکەنەوە، هەروەکو لە دیبێتەکەی پێشووتر وتە. ئەم مساحبەیە مەلا بەختیارە لەم تیزرە کۆتاهە کە دای ئەنێن نکاتە مهمێکی واتیە کە بۆ ئەوەڵین بارە مەترەحەکرێ لەلایەنە سیاسەتمەدارێک و لە هەرێمە کوردستان لەم سۆنگەوە نکتەی مهمێکی واتیە. گەیشتنە قەرەتەوە ئەو قۆڵە جارێ ئەمریکی و هیچ لایەک لەگەڵمان نەبووە، هیچ لایەک، تەنها جەرەبی ماندێلا نوێنەری ئەمریکای دیبوو، وتبووی بە ماندێلا وتبووی ئێمە لە عێراقا دەین کورد بەشداریمانەکەن یا نایکەن. ئێوە سەرکەوتن چی بە کورد دەدەن؟ ئەوش بە مامدەلا وتبووی تاڵەبانی تۆ پۆکەرە زانی؟ مامدەلا وتبووی بەڵێ زانم. وتبووی لە پۆکەر چەند پارەدانی؟ ئەو نابیتەوە، خۆگە هیچ دانینی هیچ نابیتەوە. ئێوە هیچتان دانەدا لەگەڵ ئێمە، ئەگە ئێمە سەرکەون بۆ هیچتان بدەینە. ئەنجامی لێکۆڵێنەوە و گفتوگۆکانی وەفدە کوردیەکان کوردستانیەکان لەسەر دەستور هاتە بەردەستی ئێمە لێکۆڵیمان بۆ ئەکرد. قسەی خۆمان هەم بۆ جەنابی کاک مەسعود هەم بۆ جەنابی کاک نوشوان مامدەلال خۆی لە بەغدا ئاگای لێ بوو. ئەمەمان پوختەی قسەکانمان بۆ ئەبردن و دوایی ڕاستپاردە ئەدرا بە لەجنەکان کە لەوێ چۆن بەردەوام بن لە گفتوگۆ کە موکوڕەکان چۆن هەڵبگرن. ئێستا هەیە هەڵێ کوردستان ئەبوو بە دەوڵات، بۆچی کورد بەشداری کرد لە بنیاددانەوەی عێراقێکی ڕووخاوە. من ناڵێم کورد خەڵەی نەکرد، ناڵێم لەوە زیاترمان بۆ نەهاتت، ئەمە ناڵێم. بەڵام بەڕاستی ئەگەر ئێستا و ئەوساش پێی وایە هەیە پێی وایە کوردستانە بوو بە دەوڵەتی سەربەخۆ بە ئاسانی ئەمە ئەچووە پێشەوە و ئەچەسپی، من پێما بەوە شتیبا ئەو هەڵەیەکی گەورەیەوە هەمووی لەسەر خەت بوون. هەر کەسە و هەر دەوڵەتی و ڕێیەکی هەبوو لەسەر عێراق. عێراقی یەکگرتوو وەکو مقەدەساتی لێ هاتووە بۆ عەرەب، وەکو مقەدەساتی لێ هاتووە بۆ عەرەب، اختراق نەئەکرا. ئێمەش تەجروبەیەکی وەمان نەبوو لە حکمڕانیە هەتا ڕای گشتی ڕەسمی عەرەب بگۆڕین، تەنانەت ڕای گشتی سەر شەقامی سیاسی و ڕۆناکبینیانی عەرەبمان پێ نەئەگۆڕا، یعنی کە چوینە خانە. ئەمە گەورەترین وەرچرخانە ئەقڵە سیاسی لە هەرێمە کوردستانە عێراقە. بەتەرحە ئەم مەوزوعە کە مەلا بەختیارێکە و من لەسەر ئەمە ئیدامە ئەدەم و ئەوەی کە ئەو لەگرا تەرحی کرد باسی یەکەم. مەلا بەختیارێژێ ڕەخنەیەک هەست لەوەی کە عێراق داڕما بوو بۆچی دەوڵەتتان دروست نەکردوە، دەوڵەتی عێراقیتان بنیاد نییە، ڕاستەکەم و کورتیمان بوو ڕاستەکەن. بەڵام ئێمە هەم ئەزمونمان لە حکوومەتداری نەبوو، هەم نەمان توانی بوو شەقامە عەرەبی لە قەداستە سنوورەکانە عێراق دەربێرین. ببەخشن وڵاتانە عەرەبی و تەنانەت شەقام و ڕووناکبیرانە عەرەبی یعنی کورد هیچ دەنگێکی نییە. دەنگە کورد چییە؟ تەسویرە کورد چییە لە شەقامە عەرەبیە؟ تەسویرە کورد مشتی حاشیە تەمەدونیە عەرەبی و ئیسلامی ئیدارەکریاگە لەلایەنە تەمەدونە ئیسلامی، خاتی و خیانەتکار و هاوکارە ئیسرائیل و شای ئێران بۆ جیایەتی لەگەڵ عروبەن. ئەمە تەسویرێکە بە تەمام و قدرەت و ئەحزاب و منتەسەب بە کورد لە شەقامە عەرەبیە دروستیان کرد. من تێمە سەر ئەم قسەیە یەکجار مهمە و ئەم خوێندنەوە لەلایەن کەسایەتی وەکو مەلا بەختیار کە نیشان لە گۆڕەنکاریەکی ئەمیق بلوغێکی ئەقڵ سیاسی
لە هەرێمە کوردستان لەم ماجرایە نەورۆزە 800 نەفەر کە لە ناوە ئەوانە میر جەلالدینە کەزازیە عێراقیە خۆوە کرماشانی کرد تا خانەوادەی پورنازریە موسیقیژەن تا موسای قەنی نژادە تورکە اقتصادە لیبرالی ئیمزا کنندگانە ئەم بەیاننامە بووبن ئێستا جەماعەتێ لە ژێرە ناوە جوابدانەوەی ئەم بەیاننامە سەریان دیسانەوە دەرهاورگەسۆ ماوەیە کە ئێمە مەشغوڵە هۆنینەوەی مەتن و سازماندەهیکردن و بتۆکردنە قدرەت و دین و کتێ دەمیان کرد ئەسوسەر لە نوێ و ئەمە جوزە ئەرکە کارە یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەکتەکە فعالینە جەدیدە حوزەیە مەدەنی سەرسازەکان کە جمهوری ئیسلامی کردبنی تەکتەکیان دووبارە شناسایی کەن و بە تەمامە قدرەت ڕسوایە عام و خاسیان کەن تێمە سەرە ئەمە جەماعەتێ لە ژێر ناوە جواودانەوە ویان کردگە کەمپەینە نە بە فاشیزم نووسینەکە فارسیە من خەریکم لە سەفحەیە کەسێک بەناوە موحسنە ڕەزەوی ئەی خوێن ڕەزەوی شۆرەتە کورد نییە ئەم ئاغا بنەجوو لە کەس بەرساختەیەکی دەوڵەتە ئێرانە و ئێستا من پێدەنەژم کارکردی چییە واتە بەیانیە سەدها فەرهیختە سیاسەتمەدار ئەدیب و فعال سیاسی مەدەنی و حقوق بەشەر کوردستان با کەمپەینە نا بە فاشیزم در اعتراض به نوشته مشهور به 800 تن ئێستا من بێم لەگرا سەرەتا بە خەڵکە کورد بێژم و بە یارانە کوردەوارە سەربەخۆش ئاخێزە کوردەوارە سەربەخۆش بێژم بۆ لادانە دەمامەکە دەموچاوە قێزەونە ئەمانە نەک حەق ئێمەس بەڵکو وەزیفەیە ئینقلابی و کوردانەوە تاریخی ئێمەس با ئێمە بین لە ژێرە ناوە پاساوە ئەوانە بەناوە ئەمرێ واقع و سیاسەتی واقع گەرایانە و مەیدانی قسە بکەین مەسەڵەن کاورە ئێژێ کوردە ئێمە ئیستە برسیانە ئەشی بڕۆن کۆڵبەری بکەن کوردە ئێمە برسیانە ئێمە خراوی چییە بڕۆین خەڵک لە تاران بێرین لە پاڵنگان و لە هەورامانات و بێن تەماشا بکەن و پارە خەرچکەن خەڵکە ئێمە تێر بێت تەبیاتەن خەڵکە ئێمە قینی لەمە نایە چون خەڵکە ئێمە فەقیرە و فەقیر کریاگە ئەمە لە پشتە ئەم فەریبە گەورە کە لە خاتەمیوە تا خامنەئیوە گشتیان ئەوانەی پێیان ئێژن کار بەدەستانە دەوڵەتە ئێرانی گشتیان ئێزعانە بەوە ئەکەن کە کوردە قەومی تنیکی دوا کەوتووە وەکو بەلوچەکە و دوا خریاگە بزانە ئەوەی گەرەکیسی کورد سەعادەتمەندکە و چەمکە کورد لە ژێری وەشکۆیەک دیاروێت ئشی کورد بواتە ناوە معادڵاتە سیاسیە جیهان بە قەوڵە مەلا بەختیار بڕواتە سەر مێزە پۆکەرە سیاسی ئایا ئێمە لە ژێرە ناوە حیزب فعالینە مەدەنی کە تەسەورێکمان بە احتماڵ فرەوەکو خەڵک عادی لەمانە نییە ناتوانین خیاڵ بفڕێنین دەرکە ئێمە لە محیتە دەوروبەر خۆمانە فەقەت نازانین کارکردامانە چین بزانە کارکرد ئەمەسە کورد وەکو بوونەوەرێک جۆرێ ئینسان کە جۆرێ جلوبەرگ لەبەرەکە بڕێ خسڵەتی هەز هەنێ خۆراکە تایبەت ئەخوا جۆرێک لە دەربڕینە شادی و غەمی هەز بۆنەیەکی تەماشاییە بڕۆین تەماشایەکەین وەکو چۆن ئێوەم ڕێڵزانە لەم سۆشیال میدیا ئەوێنن مەسەڵەن ئەوێنن قەبیلەی ئافریقاییە نیشانەدا و هەنێ ئاڵف و دەوروبەرە شەرمگای خۆیاندا پێچاگە و هەڵۆ ئەخەنە و تۆ سێریەکەی پێجالبە نەدیگەشتیوە یا مەسەڵەن زەماوەنێک لە سومالی نیشانەدا تماشاەکەی باسەن یا قنە ژنەکانیان زلە بعد ئەچەمێنەوە قن ئەنێنە قنە یەکتری وەسە قن لەسەر وی براوێ
ئەلەری تۆ وەکو چی و تۆ تەماشایەکەی جالبە چ ڕقسگەلێگەکەن ئەمە گونەیەکە وا تۆ بڕۆی تەماشاییکەی ئەمە شتێکی تەماشاییە سەرگەرم کنەندەز لە تۆ ناکە ئەمە تۆ کێی تۆ بە احتماڵە فرە ئوروپاییەکی ئەمریکاییەکی و نەزمە دنیا داڕژانگە پارەی دنیا دروست کردگە یاسای دنیا دروست کردگە بازرگانی وا لە دەستتوە دەسەڵاتە سیاسی وا لە دەستتوە تۆ تەحمیلە سیاسەتەکانەکەی تەنانەت وا ئەینوێنی کە مەرگ و ژیانەوەی گۆی زەمینی شوا لە دەستتوە بەڵام تۆ ڕۆیتە تەماشای دۆخکن پێکەوەنیانە دووژنە سۆمالیایی لە زەماوەنێکە پێجاربە بزانن تەسویرە پەیمانە حەیدەری و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەو جۆرەی کەمەلا بەختیار ئێژێ شەقام عەرەبی ئامادە نەبوو عێراق مقدس بوو تەمامێتە عەرزیەکەی بۆ لەبەرەوەی تەسویرە کورد لە عێراقا هاوکارە ئیسرائیل بوو جێرە شێوێن بوو کورد بێدەسەڵاتێکی مێژوویی بوو لە ژێرە دەست حکامان گشتیشی تەبلیغەکە شمشێرەکەی سەعد و وەقاس و خەلیفەکەی بەغا و خەلیفەکەی فڵان و کورد دائما حاشیە تەمدنە گەورەیەکی تروگە وەکو گۆنەیەکی کولتوری و عەجیب و غەریب ماگەسۆ تۆ هیچ تەسویرێکت لە بێجگە لە قەوم و قەبیلە بوون و ئەوانە لە کورد نییە کە حەزارەت بێ شارستانیەت بێ توانە بەڕێوەبردنە خۆی بوو بێ توانی بێتی نەزمێک لە نێوانە ئینسانەکانە دروستکات و دائیمەن و تکتە نەزم یا ئیمپراتۆری ئێرانی دروستی کردگە بووی یا ئیمپراتۆریەتە ئیسلامی دروستی کردگە بووی یعنی ئەم مردمە سەغیرە بێعەقڵە و بە گوێرەیە قسەی شەرەفنامە بەکارە چکۆلە فیتنەی گەورەکە چونیش ئینسانهای متفەڕقی کشینە لە دڵێکن جەمعیەتیان فەرە ناکات دنیا بخۆن ئەلا ڕەخمەوەی کە ژنێک دوو ژن چوار ژن تا هەشت ژن نەخوازن ئەوەی وا لە تارانە ئەو تەسویرەی لە ئێمە دروستیەکە و عنوانە هەڵپەڕکە کرد کلانە خوەر خوێدان ئەکۆڵ کرد کلێتە وەسەر کرد پوزەوانەیە کە ئەیوەسین گیز و گوڵنگ و خۆمان و ئاوێزان ئەکەین بعد هەڵ ئەپەڕین و ئەی و قیژ و ئاوا لە خۆمان دەرەکەین ئەمە تەسویرە مەتبوعە ئێرانیەکە لە ئێمە قبوڵەکە ئێرانی ئەم تەسویرە لە ئێمە قبوڵەکە ئێرانی لە ئێمە وەکو تەمەدونە کوردان کە توانی بێتمان تەمەدونە گەورەیەک دروستکەین و لە توورە تاریخە توانی بێتمان داڕشتنەوەیەکی تر بکەین لە ئێمە قبوڵەکە ئێمە حەدمان چییە لەبارەی سیاسەتە جەهان و قسە بکەین ئێمە حەدمان چییە لەبارەی ئەوە قسە بکەین کە گۆی زەمینی شوا لە خەتەرە ئێمە حەدمان چییە سەبارەت بە دانووسانە ئێران و ئەمریکا قسە بکەین و کاری ئێمە نییە کارە ئێمە مەسەیشی بێژین کورد بچێسی کورد دواکەوتو کراوە کورد نان نییە بیخوا ئەم تەسویرە تاران حەزی پێکە بۆ لەبەرەوەی ئەم تەسویرە قەرار نییە بڕوا لە پاستۆرا دانیشێ و ئیدعا بکە توانێم سەرزەمینە بەڕێوە بووە و ئیدعا بکە نەزمە شیعەیی نەزمە کۆرپۆرێشنیە دەوڵەتە کەزاییە ئێرانی نەزمە داپڵۆسێنەرە خەڵکان ئەم سەرزەمینەسە تا هیچ وەختی گەشە بە خۆیان و نەبینن ناتوانێت کوردەوە ئیدعا بکە ئیجازەی پێ نادەن دەمە قۆپان لەبەرکردن کەوا پانتۆڵ لەبەرکردن هەڵپەڕکەکردن شتێک نییە کە ئێمە حەزی پێ بکەین شتێکە وا دیگەران تەوەقع ئەکەن لە ئێمە بیبینن ئێمە خەریکین ئیماژێک کە ئەوان لە ئێمە گەرەکیانە پیانەدەین پێشمان وایە فرە زرنگین کابرا لە تارانەوە تێت هەرەمە بوێنێت کابرا تێ گیز و گوڵەکمان لێ بوێنێ خوێنمان لێ بوێنێ دەروێشمان لێ بوێنێ متریە پڕچێسی حی ئەڵڵا حی ئەڵڵا کا لە پیرە شالیارە شتە وەحشت ناکێک تایسەنەمان دیگە گونەیەکی عەجیب ئەمە هیچ خەتەرێکی بۆ دەوڵەتە ئێران نییە هیچ خەتەرێکی بۆ بابا لە تارانە نییە ئەمە ئیدعایە بازرگانی نێودەوڵەتی ناکە ئەمە سەتەن کەشتی بەسەر دەریاکان و نییە تا بتوانێ لە قیمەتە بورسە جەهانیە دەسی بوێت
ئەمە ئیدعا ناکات دەتوانێت کاناڵە سوئێز بوەسی. ئەم ئیدعا ناکات، ئیدعا ئەکات دەمە قۆپانی گەرەکە بیکاتە پێی تۆ بێت ماشەیکە هاچ پێ خاسێگە هەڵیش بەپەڕێت و شادە و فرەخۆشە و ئەلا ڕقمە ئەوەی کە برسیەسی فرەشادە دەم بە پێکەنینە هەڵە پەڕێ. ئەم تەسویرە تاران حەزی پێەکە. ئەمە ئەوە سەوا مەلا بەختیار ئێژێ لە ناوە شەقام عەرەبیان نەبووها. یعنی تۆ نیشانت دەدا بوو تۆی کورد حەزارەتێکە بووگە لە درێژایی مێژووە نەک عاملە تەهدید نەوگی پەنای ئینسانەکان بووگی، نەک عاملە وێرانکاری نەبووگی، بەڵکە عاملە داڕشتنەوە گەشە پێکردن و تەتبیقکردن ئەو شتەی کە تۆ پێی ئێژی ئازادی بووگە. و بەڵکە تۆ توانیکتە لە مقابڵە گەردەنکەشان دەست درێژان وەحشیەکانە بە تەمامە قودرت بوێسی و تەنانەت نەک عاملە ڕزگاری خۆت بی، عاملە ڕزگاری دیگەرانی شویت. نانێش کە تۆم تەسویرە لە خۆت بی و نایدەن وەلیتی ناسێنن. پەیمان حەیدەری لە جەمعە هەر خۆ بە ئێرانی زانێکی دەسەڵاتداری ساحێ و قسا قەرارەگرێت پەیمانە حەیدەری حەز پێ ناکە. پەیمانە حەیدەری کوردێکەوە ئەدعا ئەکا کورد تەمەدونە گەورەیەکی بووگە ئێستەیشە ئەتوانێت خۆی تەحمیلە بە دنیا بکات، سیاسەتەکانە خۆی لە دنیا تەتبیق بکات و بە دنیا بیسەلمێنێ ئێمەیش لە ئیدارەکردنە ئەم گوی زەمینە بوون و وجودمان هەست. ئەم تەسویرە ناسنرێت، ئەم کوردە خەتەرناکە. ئەمە تەسویرە کوردێکە و لە هەزینەیەکی فرەکەبووی کریاگە لە بەشە قەومی ئیتنیکی دواکەوتویە بێدەسەڵاتیە سوالکەریا دەرهاتکە. ئەمە دەرهاتکە، ئەمە خەتەرناکە، ئەمە خێری خەتەرناکە. جامعەی مەدەنی چیەکە؟ جامعەی مەدەنی چیەکە؟ جامعەی مەدەنی دقیقەن ئەم تەسویرە لە کورد دروزەکە. بۆ ئێمە حتا بەڕەئال پۆلۆتیک لە بیرمان چووگە کە ئەسن بین فەرز ئەم حیزبانە بگرین کە ئێمە حیزبین و لە ساختارە دەسەڵاتە ڕسمیا گەرەکمانە دەسەڵات سیاسی وەدەست بگرین. کوردە قەومیەتنیکی لە ئێرانە کوڕە خاس حدەئەقل 10 ملیۆن دەنگی هەست. 10 ملیۆن دەنگە کوردە قەومیەتنیکی ڕیاسەت جمهوری لە ئێرانە گۆڕی. ئەیگۆڕێت 10 ملیۆن دەنگە کوردی قەومیەتنیکی هەم هێزی کارە، هەم هێزی پوڵە، هەم ئەبزارە فشارە سیاسیە، هەم لە منازعاتە قودرەتە بازی بێکرێت. لەذا دەوڵەتە ئێرانی گەرەکێسی ئەم دەنگە کە تەختە قەواعدە بازیە خۆی سنووق انتخاباتی دانیاگە بوو گرتنە کورسیەکان کورد و مفت و مسەلەم بێ هیچ باجێک ئەڕواتە گیرفانە دەوڵەتە ئێرانی، ئەڕواتە گیرفانە دەوڵەتە ئێرانی. کابرای تێ هەڵدریاگە معلوم نیە دایک و باوکی کێس بۆ مەنافع 100 ملیۆن تمەنی 200 ملیۆن تمەنی خۆی ئەوەڵەن حفزە تەسویرە گونەیە قەومیەکە بە عنوان دەستاوەردە فرۆشێتەوە لە ژێرە ناوە حقوق شەهروەندی. دوو تۆ ناوێنی لە ناو ئەمانە کە بەخۆیەکی فعالە کۆمەلگای مەدەنی دانەیەک بوێت گەرەکی وێ لەم قودرەتە بەناوە جەمعیەتە کوردە قەومی ئیتنیکی و دەنگە قەومی ئیتنیکی کورد دەسەڵاتە گەورەی سیاسی وەکو ڕەجولە سیاسی بەخۆی تعریف کاتەوە. ئەمە دائیمەن مشەخوەرە 100 ملیۆن تمەنی 200 ملیۆن تمەنی دەوڵەتە ئێرانە. تۆ یەکدانە تاکە کورد ناوێنی بە پشتوانەیە 15 ملیۆن کوردە قەومی ئیتنیکی کوا لە دەستیا یا جەریانێک لەگەڵ تارانە بە تەحەکوم ڕەفتارکە و نیشان با کە ڕەجولە سیاسی و ئەزانێ کارتە مێزە بازیە پۆکر چۆن بەکاربێنێ، چۆن بڵەف لێبدا، چۆن گیرفانە تەرەفە مقابڵ خاڵیکە بە پشتوانەیە 15 ملیۆن کوردە قەومی ئیتنیکی دارایە دەنگ لە دەوڵەتە ئیتحادیە ئێرانە. تۆ یەمشت فاسد، یەمشت بێدایک و باوک کە کاریانە مەسە کێسەڵ ئاو بدەن و مەریوان ئاگر بن و بێنە دەر و قنبابن و لەسەر زوانی کوردی قسە بکەن. ئاگەن ڕال پۆلیتیک سوال یەک پیاگم لە ناوە ئەم فاسدانی ئیسلاح تەڵەبین ئوسولگەرە
فعال جامعي مدني حزب فاسد كردي باس بي معرفي كان لو وجود خويا أوينيت كجورة ترين رجل السياسية دولة إيران يكي كان بي معرفي كان يكي كأم لياقة لخويا أويني يكي كتمام كرد حراج فروج نكا بو جميع كلانا بزانا أمانا ناقهان لدوري يكترياكو أو نو بيان نامع دانا درو كسيش نايجي كاكا إيوه أخي إيكي لبرساكان أمساكا يجن بولي ولاتي كوا فقر حزبي عدالتي يزنا برابر يز انقلاب ناوي يجن لمانجي مختلف يز يكيكي أوساكا سركوبة يكيكي أوسا كإنسانا كان أم جامعة أو متكسر وجورا وجورو متفرقا لقوم وزوان ومسهب وأمانة وبيقي منفعتيان فرق كاكنات وان يك ديسكورس مشترك اعتراضيان بيوت يكيكي تريان أمسا كالرقي اعتراضات كريا قسو بو خلق للرقي كوملقاي مدني انجيو كانوا دلنا وجمهورية اسلامي انجيو كوملقاي مدني امي خوارد بتهيبتي لهم كردستان خوارد ماني هل خوارد ماني سؤال ايوي كمانع انقلابو عليه نابرابري عليه الظلم تبعي الستم من بزوان خطا قساكم من بزوان آخيز دابا من بيجن يكي لو مطالباتيك الترهيكن وبشكوية مردم كرد اقاتشيه تدريس وزوانه ما دري هەڵبڕکە کردن پاراستنە کێسەڵەکانە کوردستان دێ ئەمە ئیجادە خەتەر بۆ کێکە بۆ کێ بۆ کورسیە دەسەڵاتە کێ بۆ کورسیە دەسەڵاتە کێ ئێوە چۆن حتا تەوانت تەرحە دوو مەقولەتان نەوگەکە هەم بە خۆتان قدرت با هەم بە خەڵکە کورد ئێوە نەزەرتان دەربۆردە سیاسەتگەلە کەلان نییە منابع تەبیعی نییە هداية كردن ومديرية كردن انرجي نية در مورد بودجة ودرامد نية هيك نظرك تانية اصلا احساسنا كان مثلا مرة الريقي اسنيش ما قرقا مثلا نيجا وما احيانا نتواني جزء مطالبات مردم كردوي اوان وانوين كأمي قوني شي لحالة انقرازين وامانا هات كرم قوني لحالة انقرازة وكو بيروزي وسبلنغ ايراني نجات بان در نتیجه اوی واملا باختیار وتی سال 2003 ما هیچ تصویرێکی دروستمان نەکرد لەناوە وڵاتانە عەرەبی شەقام و ڕۆناکبیرانە عەرەبانە بوو ئەم گشتە تاریخ بازیە خۆ بە ژێر مەجموعەی ئێرانی کەرە خۆ بە ژێر مەجموعەی ئیسلامی و ئیمپراتۆری ئیسلامی کەرە ئیلا لە کورد گۆنەیەکی قەومی ئێتنیکی وكلتوري دوزكا كي موجود عجيب وغريب كوال ناو دلا مخي خاورميانا كاك بين برين ام موجودات عجيب وغريبة بوينين ويتخوا تقيافي يا ناس لكاتيكا حضور ايما وكو كرد زمانك بكل كانون قرد صلاة وقدرة تاوين ايما سياسة دابرجينين ايما فير بوين رجال سياسي پروردكين سيقوربكا تابجي اويك خومان بدوس امريكا بيناسكين بنوكر اسرائيل بيناسكين بنوكر دولة ايران بيناسكين بو مجاله هر قوري وخيال بردازيك تان كشتغا ايوه بمن بيجن دليل اويك ايوه برجستان چيه كي ام تريبونه بايوه ادائي ووادن تنزله كي ايوه هما هنگ اكا تكي يكتديا موزعي بقرن برامبر بالداستاني ككرد لقوم بوناتي يليتو عزيز جان تاراني بول أدا من ودم قوبان بويني نو لباس برند الشيك نو تاكسيدو بول أدا من ودم قوبان بويني أو فكرة كانت تاكسيدو لايقة أو نايد لمن سروري فيروي او تي سروري خوي بپرداخت کردن پول را تماشا کردن منا بمن نشانه داد من فراغت بالو او دروسك ام هاوكاري كردنا لقل دولة ايران للسخيف جلودانو
موجود كولتوري بون لكرد كار عمدانيك سيستماتيك كار حاكمية دولة إيران تمام أوانيك نانيان دزناك بيقر كرد نكنا باشخوانو كنارية تمدن إسلامي وتمدن إيراني دسم مستقيميا نخف كردن ونابود كردن كرد هاس من دیسانەوە سەرەتا وتما کارم بە مردمە عادینیە لەوانەیە کاورا حاضر وێ ئەژدا و ئابادی بفرۆشی بۆ خاترەوەی ژەمێ سکە برسیە خۆی تێرکە ئەوە ئێمەین کە داهاتوو ئەوێنین و نەمانگەرەکە جی لە داهاتووی ئێمە وەکو خۆمان کاول بێ هەمە چیز و هیچ و پوچ کریا بێ 100 ملیۆن تمەن و 200 ملیۆن تمەن و ملیاردێ تمەس کە ئێمە تێر ناکە ئەمانە دەرمانە مەقتعین ئێمە فەقرمان بەڕناوێت تا دەسەڵات سیاسیمان نەوێ تا نەمانوێ تا ئینسانە گەورەمان تیا دروست نەبێ ئێمە بە هەڵپەڕکەکردن و کلانە فرۆشتن جەهان کۆنتڕۆڵ ناکەین بەشێکمان ناوێت لەم دنیا مثالەکەی من بۆ خاترەوەی وازەحوێت ئێوە ئەدەی ژن ئەوێنن لە حوزەی فەمینیستیا فعالیەتەکەن ئێژن ئێراعدانە تەسویرە ژن کە دایکە وا لە ماڵە و کارە ماڵەکە تەسویرێکی تەحمیل کریاگە لەلایەنە پیاگە بۆ کۆنتڕۆڵکردنە ژن دایکی شەتوانێ بوێت کارە ماڵی شەتوانێ بکە بەڵام ئەتوانێت دکتۆر وێ مهندس وێت پلاندار ڕێژێر وێ نەقشە کۆمەڵایەتی بگرێ ڕئیس جمهور وێ ڕەهبەر وێ دەرنەتیجە تۆ حەقە نییە تەسویرت دایک بە ئێمە بفرۆشیتەوە ئێدێ ڕازەکەن ئەی بۆ کوردەکەنە قەومی تنیکی بە کورد دەتوانێت ڕێی جمهور وێ کورد دەتوانێت سیاسەتمەدارە گەورە وێ کورد دەتوانێت تەمەدن خۆی بە دنیا تەبلیغ بکە ئاغا گیان تەمامە مشکڵە ئێمە ئەمەسە کە ئێوە تێن کورد زەر بە سفرەکەن و چمانی ئێمە نەمانزانی گەتەکە یەکتریا ژیان بکەین تا منشورە حقوقە بەشەرە 1948 دروست نەکریاگە ئێمە یەکتریمان خواردەکە ئێمە هەمان فاسد و کولەیە بێشەرەفخانە بدرێسی وگین وا خوا باوکە ئەم مدەرنیتە بیامورزێ و ئوروپاییەکان وا دوای دوو جەنگە گەورەی جەهانی و قڕکردنە 300 ملیۆن ئینسان لەبەینە خۆیانە بەمەگەین کە بەد بگرن بە سەبعیەت و بەڕبەڕیەتە ئینسان و حقوقیش بۆ ئینسان تعریف کەنەوە ئیستا ئێمە جارنامەی حقوق بەشەر ئەگرینە دەستمان و تەطبیقی بین چون ئێمە بەشەر نەوگین واقعاً چەند نەفەر لە ئێوە جارنامەی حقوق بەشەری خوێنگەسە و باوکەکانتان دایکەکانتان بەر ئەساسە جارنامەی حقوق بەشەر هەڵسو کەوتی کردگە کە ئێمەمانان ماگین بەردەواممان کردگە ژیانمان کردگەوە کۆمەڵگامان بەڕێوە چووگە چەند نەفەر ئەمە کوتانە کورد نابودکردنە چەمکە کورد بێ اختیارکردن و بێ دەسەڵاتکردنە ئەمە تاوانە گەورەیەکە شناسە ئێمە دەمە قۆپان نییە شناسە ئێمە توانە ڕوبەڕووبوونەوەی ئێمە لەگەڵ جیهانە و داڕشتنەوەی جیهانە بە گوێرەی ئێرادە وە هونەرە ئێمە ناوەی کە ئێمە دەمە قۆپانەکەینە پەیمان فتح پاشایی هەڵەپەڕین یا قرەپلی لە ژن تۆ ئەم تەسویرە لە ئێمە فرۆشی کاورای دووزاری و 100 ملیۆن تمەن تا مەجالە هەر چەشنە گەورە بوون تەمەدن بوون لە ئێمە بسڕیتەوە ئێمە بکەیتەوە گونەی قەومی ئتنیکی هەڵا ئێستا تحتەناوە دفاع ئەس کوردکردن یان چی دفاع ئەس کوردکردن تۆ کەی توانیتە خۆ بنوێنی ئەوەنە دەسەڵاتە بێ کاورا مەجبور کەی چۆک دابدا لە بەرامبەرتوە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نایەڵێ ئێمە حەڕاج فرۆشکەن هەرزان قیمەتەکان بێدایک و باوکەکان وا قیمەتتان 1 ملیار تمەنە 10,000 دلارە بێدایک و باوکەکان تحتەناوە فعالینە جامعەی مەدەنی و ئەحزاب ئێوە تەمامە کورد حەڕاج فرۆشەکەن پوفی و زینە بۆ دانەیە پراید کە
کەواتە ئاخێزە کوردەوارە سەرخۆ من فرسەت نەبوو لەبەر خاتریەوەی کە بەیاننامەکە بە فارسی بوو. دوێنێشم گەرەک و تمە دیبەیتەکە بشێوێنم، بەڵام بەیاننامەکە لە کڵاب هاوسەوە نەقدیەکە بوو. لای ئێوە خۆش.